بەپێی ئامارێکی دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان لە ساڵی 2018 35 بەرکەوتوو بە مین و تەقەمەنی تۆمار کراون کە 21یان گیانیان لەدەستدا و 14 کەسیش بریندار بووە. سیراج بارزانی سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا توانیومانە 6,425,146 مەتر دووجا لە مین پاک بکەینەوە و 3891 مین لە ناو ببین کە 3832 مینی دژە کەسی و 59 مینی دژە تانک بووە. ڕووبەری گشتی ڕەهاکراو لە مەترسیەکانی مین و تەقەمەنی بە مەتری دووجا بریتی بووە لە ساڵی ڕابردوو لە 6,425,164 مەتری دووجا، زیاتر لە 6 ملیۆن. لەم 6 ملیۆنە زیاتر لە 5 ملیۆنی خودی دەستگا بە ڕاستەوخۆ پاکی کردوتەوە و ملیۆنە کۆکوسۆریش ڕێکخراوەکان بوونە. ژمارەی مینی لە نەوبراو 3891 مین بووە کە لەمانە 59یان مینی دژە تانک بوونە. دیسانەکە نزیکەی 3000 مین خودی دەستگا و ئەوانیتر ڕێکخراوەکان لە ناویان بردووە. ژمارەی پارچە تەقەمەنی لە ناوبراو ئەوەی ئێمە پێ دەڵێن UXO زیاتر لە 16,000 بووە، 16,714 پارچە تەقەمەنی. ژمارەی کەرەستەی تەقەمەنی سەرپێیی کە ئەمە مستەڵەحەکە ئێمە بەو بۆمبەکانی پوچەلکراوی ڕێکخراوی تیرۆریستی داعش دەڵێن، ئەمەیان زیاتر لە 1647 بووە. کێلگەی مین کە پاک کراوەتەوە و دوای پاکردن ڕادەستی خاوەنەکان کراوەتەوە 65 کێلگە بووە بە درێژایی ساڵی ڕابردوو. لە ساڵی 2018دا 65 کێلگەی مین لە سنووری هەرێمی کوردستان پاک کراونەتەوە، بەڵام هێشتا زیاتر لە 200 ملیۆن مەتر چوارگۆشە زەوی مینڕێژكراو ماون کە بەشی زۆری ئەو کێلگانە دەکەونە سەر سنووری سلێمانی و ئێران. بەڕێوەری گشتی کاروباری تەکنیکیش لە دەستگای مین دەڵێت بۆ پاککردنەوەی ئەو کێلگانە پێویستیمان بە هاوکاری ڕێکخراوە جیهانیەکانە، بەڵام ئەوان ئەولەویەتی کارکردنیان مووسڵ و ناوچە ڕزگارکراوەکانی ژێردەستی داعشە نەک کوردستان. لە سەرەتای ئیشکردن لە بەرنامەی مین نزیکەی 65 پاکراوەتەوە ڕووبەری هەموو کوردستانیستە، بەڵام ئەوەی ماوەتەوە نزیکەی 220 کیلۆمەتر دووجا بێ و زۆربەی ئەو ڕووبەرانە لە ناوچە سنووریەکانە بەتابەتی سنووری ئێران و سلێمانی کەڵگە مینە، یان ڕێژەی زۆری لەو ناوچە سنووریانەیە. بە جۆرەی ڕێکخراوەکانش ڕێکخراو زیاد بووە لە عێراق و لە کوردستان، بەڵام زۆربەیان لە ناوچەی ڕزگارکراوی ژێردەستی داعش کارەکەن نەک لە هەرێمی کوردستان. ئەوەی زیاتر لە هەرێمی کوردستان ئێستا ئیشەکە وەکو ڕێکخراو بریتە لە ڕێکخراوی ماگ MG و هاندیکاپ، ئەو کانی کە زۆربیان ینی بەدەست خۆشیان مەسەرەکە فەندەکە وایە. ئەو دۆنەرانەی وڵات کۆمەک بەخشانی کە یارمەتی منەظەمەکانەدا زیاتر یارمەتی ئەو ڕێکخراوانەدا کە ئەچن لە مووسڵ و منتیقەکانی ژێردەسەڵاتی داعش ئیشەکەن نەک ینی کوردستان. هەر بەپێی ئامارەکانی دەستگای کاروباری مین 171,881 کەس سوودمەند بوونە لە خولی هۆشیارکردنەوە لەبارەی بوونی کێلگەی مین و تەقەمەنیەکان و شێوازەکانی خۆپاراستن، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشی زۆری قوربانیەکانی مین لە ساڵی ڕابردوودا بۆ ناهۆشیاری و دەستکاریکردنی گولەتۆپ و مینە چێندراوەکان دەگەڕێتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.